سووریا وەکو وڵاتێکی کارەساتبار لە نووسینی فەتحوڵڵا حوسێنی بۆ جاری دووەم لە ماوەی 1 ساڵدا تورکیا هێرشە ئاسمانیەکانی چڕ کردەوە بۆ سەر ژێرخانی ڕۆژاوا و باکوور و خۆڵهەڵاتی سووریا. لە ماوەی کەمتر لە هەفتەیەکیشدا ئانکارە 150 کێڵگەی نەوت و وێستگەی کارەبا و ئاوی کردە ئامانج. لە سووریا کە ماوەی 12 ساڵە بەدەست منملانێ و جەنگەوە دەناڵێنێت، لە کاتێکدا ڕێکەوتنامەی ژنێفی ساڵی 1949 تایبەت بە پاراستنی خەڵکی مەدەنی لە کاتی جەنگدا تورکیا پابەند دەکات بە خۆلادان لە بردومانکردنی دەستگا گشتی و خزمەتگوزاریەکان بە تایبەتیش نەخۆشخانە و بنکە پزیشکیەکان کە تورکیا لە هێرشە ئاسمانیەکانی ئەم دوایەدا دەستی لێ نەپاراستن. یاسا نێودەوڵەتیەکان لایەنەکانی شەڕ پابەند دەکەن بە نەکردنی هێرشی هەڕەمەکی کە زیان بە کەسانی مەدەنی بگەێنێت، ئەمەش تورکیا هەرگیز پابەند نەبووە پێوە. بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکانی ڕێکخراوە حقوقیەکان، حکوومەتی تورکیا و میلیشیاکانی لە سووریا تێوەگلاون لە گۆڕینی دمۆگرافی و کوشتن لەسەر ناسنامە و ئاین و بیر و باوەڕ. ئەمە چه دەستگیرکردنی بە ناحەق و ڕفانی کچان و ژنان لە ناوچەکانی ئەفرین و ئەلباب و جرابلس و ئەعزاز و چەندین ناوچەی تر لە سایەی بێدەنگیەکی تەواو کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەمەش وەکو پێدانی ڕەزامەندی دێت بە تورکیا بۆ بەردەوامبوون لە سیاسەتەکانی لە ناو سووریا کە دژ بە هەموو یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە و هەروەها لە سایەی هەڵوێستی شەرمنانەی ئەمریکا کە بوونی سەربازی هەیە لە ناوچەکە و باکووری سووریا. ئەمە چه جای بێدەنگی تەواوی رووسیا بەرامبەر بە هێرشەکان و پێشێلکاریەکانی تورکیا و میلیشیاکانی لەسەر خاکی سووریا. لە واقعدا ئەوەی تورکیا دەیکات دروستکردنی ئاڵۆزی نوێ و دروستکردنی ترس و تۆقینە لای پێکهاتەکانی باکوور و خۆرهەڵاتی سووریا، بە تایبەتیش کە سەرچاوەکانی وزە کە تورکیا بە ئامانجی دەگرێت واتای ڕاگررتنی سەرچاوی ژیان دەگەێنێت لەو ناوچانە. لە کاتێکدا قەیرانی ئابووری باڵی بەسەر هەموو ناوچەکانی سووریەدا داوە و بە ئامانجگرتنی دەستگا خزمەتگوزاری و ئابووری و وێستگەکانی وزە و نەوت و کارەبا و ئاویش قورساییەکی زیاتر بۆ سەرشانی خەڵکی مەدەنی لە وڵاتە دروست دەکات. ئەوەی تورکیا دەیکات لە کاتێکدایە یاسا نێودەوڵەتیەکان لایەنەکانی شەڕ پابەند دەکەن بەوەی هێرشەکانیان تەنها بۆ سەر ئامانجی سەربازی بێت و خۆلادەن لە زیانگەیاندن بە کەسانی مەدەنی و دام و دەستگای خزمەتگوزاری. یاسا نێودەوڵەتیەکان لایەنەکانی شەڕ پابەند دەکەن بە ئەنجام نەدانی هێرشی هەڕەمەکی کە زیان بە کەسانی مەدەنی بگەێنێت کە ئەمەش تورکیا هەرگیز پابەند نەبووە پێی و لەو بڕوایشدا نیم پابەند بێ پێی، چونکە ئەنکارا لە ئێستا و پێشتریشدا ناوچەکانی ئیدارەی خۆسەری بە نەیاری خۆی دەزانێت. لەبەرەوە بەردەوام دەستگا گرنگەکانی بە ئامانج گرتووە و پابەند نەبووە بە هیچ یاسایەکی مەدەنی و مرۆیی لەو ڕۆ بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیش هانی ئەو وڵاتەی داوە بەردەوام بێت لە هێرش و پێشێلکاریەکان لە سووریا. بەپێی مەرسەدی سووریا بۆ مافەکانی مرۆڤیش نزیکەی 65 پێگەی ناو ئیدارەی خۆسەری هێرشی ئاسمانیان کراوەتە سەر لەلایەن تورکیەوە. لە نێوانیاندا 45 دەستگا مەدەنی کە دەستگای گرنگ و ژێرخانی مەدەنی هەیە، واتە هێندێکیان بۆ چەندین جارە هێرشی دەکرێتە سەر. لە نێوانیدا نەخۆشخانە و بنکەی تەندروستی و ئەمباری هەڵگرتنی گەنم و بەنداوێکی گرنگ هەیە. ئەمە چه جای زیانگەیاندن بە 45 دەستگای خزمەتگوزاری و مەدەنی تر لە هەمان ناوچەدا. چارەسەر چییە؟ لەبەر هەموو ئەمانە چارەسەرکردنی قەیران و ئاڵۆزی سووریا وا ئیجاب دەکات سەرەتا هێرشە ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوە ڕابگیرێت و دووهەم دانوستان بکرێت بۆ دروستکردنی لێک تێگەیشتن لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی لەسەر مەسەلەی سووریا. سێمیش وا بڕوانرێتە سووریا وەکو وڵاتێکی لەتلەتکراو کە بەدەست ئابلۆقە و جەنگێکی ئاڵۆز تاقەت پرۆچێنەوە دەناڵێنێت و پێویستی بە چارەسەرێکی سیاسی خێرە.